لە سەروبەندی لێشاوی کۆرۆنا و بارودۆخی ناجێگیری تەندروستی لە هەرێم لەلایەکی دیکەوە پەرتەوازەیی لایەنە سیاسیەکان و حیزبەکانی باشووری کوردستان وای کردووە دەرگای ماڵی کوردی بکرێتەوە بۆ هەموو هێرش و داگیرکاریەک و شکاندنی سەروەری خاکی هەرێمی کوردستان. کادیرێکی باڵای کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ناکۆکی لایەنەکان و یەکدەنگنەبوونیان ئاسانکاری کردووە خاکی هەرێم هێرشی بکرێتە سەر و حیزبی باڵادەست کە یەکێتی و پارتیە بە بەرپرسیار دەزانێت. بەتەکید ئەو پەرتەوازەیەش ڕنگدانەوەی هەیە لەسەر هەرێمی کوردستان دەبینی لەسەر ئاستی ناوخۆ حکوومەتی فیدرال هیچ حسابێکی ئەوتە بۆ هەرێمی کوردستان ناکە لە تەشکیلکردنی حکوومەت لە بڕیاردان لە تعریبکردنی ناوچە کوردیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و لە ئاستی دەرەوەش دەبینی کە ڕۆژانە وڵاتانی دەرو دراوسێ چۆن سەروەری خاکی هەرێمی کوردستان پێشێلەکەن هاوڵاتیانی سفیل شەهید دەکەن. ئەمانە هەموو بەڕاستی دەرەنجامی ئەو پەرتەوازەی و نەبوونی یەکڕێزەیە کە هەیە و بەڕاستی لایەنە بەرپرسەرەکانی هەرێمی کوردستان کە یەکێتی پارتین لێ بەرپرسیار. کادیرێکی پێشکەوتوو یەکێتی ئاماژە بۆ دەکات لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بارودۆخی هەرێم ئەوەندەی ئێستا خراپ نەبووە. پێویستە لایەنەکان یەگەڵوێز بن و متمانە بگەڕێتەوە بۆ تاکی کورد. حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆڵێکە خەڵکەکەیشی لە دۆڵێکی ترا و دەسەڵاتدارەکان و چینێکی باڵادەست سوودمەند لەم حکوومەتە لە دۆڵێکن و خەڵکێکی کە زۆرینەی کوردستان لە چینی خوار و هەژارە لە دۆڵێکی کە ئەمە وای کردووەکەوە ئێستا سەرڕای ئەو هەموو نەهامەتیانی کە بەسەر خەڵکی کوردستان هاتووە لەسەر دەستی ڕژێمی بەعز بڕۆ ببینە لە سوۆسیال میدیا بەداخەوە کە دەیان کۆمنت دەخوێنیتەوە خەڵک ئاواتەخوازە بێت بە دیکتاتۆرێکی وەکو سەدام حوسێن یان خەڵک کەمپینەکە بۆ ئەوەی کەوا موچەکەی بڕواتۆ سەر حکوومەتی عێراقی هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەو ناکۆکی و ناتەباییە هەیە و هێزی حیزبی باڵادەست لەم وڵاتە گوێ لە کەس ناگرێت تەنها بەرژەوەندەکانی خۆی ئەپارێزێت و تەنها بەرژەوەندی ئەو هێزە دەرەکیانش ئەپارێزێت لە کوردستانەکەمە بەرژەوەندەکانی ئەو لە کوردستانە ئەپارێزێت. بەوتەی چاودێرانی سیاسی و ناکۆکی لە ئێستادا لە نێوان لایەنەکان هەیە بە تایبەت ناتەبایی نێوان یەکێتی و پارتی دەگەڕێتەوە بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیان. وێڕای ئەوەی تاکی کورد بڕوا متمانەی بە حیزب کاڵ بووتەوە و هاوکات ناکۆکی و ململانی نێوان یەکێتی و پارتی وەک دوو حیزبی دەسەڵاتدار وای کردووە هێرشی دەرەکی بۆ سەر خاکی هەرێم چرتر ببێتەوە. لەم دواییانشدا ئۆپەراسیۆنی وڵاتی تورکایە بە بیانووی پارتی کرێکارانی کوردستان دەستی پێکردووە لە ناو خاکی کوردستان. ئەوەش بۆ بێدەنگی و نەبوونی لەگەڵوێستی لایەنەکانی باشووری کوردستان دەگەڕێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.